من وەستا کامەران خاوەنی کارگەی ئەلەمنیۆم و پلاسیکم. ئیشەکانیشم ئەلەمنیۆم و پلاسیک و ئیشی واجهەی کەرتنۆڵ و دەڕابە و مەحاجەرە و سکۆری تیژەکەین. دەرگا و پەنجەرەکان بۆ ماڵان بەکارێت. واجهەمانەیە بۆ واجهەی بینابەرزەکان ئیشی کەرتنۆڵەکەین. دەرگا و پەنجەرەکان بۆ ماڵەکان ئەەکەین، پلاسیک هەر بۆ ماڵانەکەین، مەحاجەرە بۆ باڵکۆنی ماڵەکان باڵەخانەکانەکەین. ئیشی سکۆریتەکەین، ئیشی سکۆریتەکان بۆ زۆربەی بۆ بەردەم مەدخەلی ماڵانە. تر ئەم دەڕابە بۆ گەراجی ماڵانەکەین. خەڵکەکە ئەم موادەی پێ باشە، ئەم موادە عەزلەمان هەیە، ئەم ئەلەمنیۆمە تازەیە، ئەلەمنیۆمی عەزلمان هەیە، سیستەممان هەیە، جیشەسمان هەیە بۆ دوکان زیاتر بەکارهێنین. پلاسیکیش دەکەین، ئەو زیاتر بۆ ناو ماڵە، وا هەیە واجهەکەی بە ئەلەمنیۆمەکە ناوەی بە پلاسیکەکە. ئیتر هەشە هەموویەکە بە ئەلەمنیۆم هەیە، دەرەوەی عەزلە ناوەیەکە بە سیستەم. ترۆ بە پێی ڕەغبەتی ماڵەکەیە. موادەکان کوالێتی زۆر باشن، ئێمە موادی سارای بەکارهێنین. موادی تریش زۆرە لە بازاڕە، بەس ئێمە هەر سارای بەکارهێنین. موادەکە شتێکی چاکە بەڕاستی. ترەوەش ماڵەکە کەوێتەوە سەر ڕەغبەتی خۆی هەیەڵێن سارام ناوێ، هەیە موادی تر بەکارهێنێ، بەس ئێمە زیاتر هەر ئیش بە ساراکەین. کوالێتی 100% گرنگە بۆ کارەکەی ئێمە بەڕاستی، چونکە خەڵک کە یە دەرگا و پەنجەراکە بۆی ماڵەکەی ئەمین بێت لە ڕەشەبا، لە باران، لە ئاو، ئەبێ شتێکی وا تۆکمە و مەزبوطی بۆ بکەین کە ئیسفادەی لێ بکە سەحەب ماڵ. ئەم بابەتانە ئەلەمنیۆمەکە هیچی لێ نایەمێنێتەوە. ئەگەر مهم دروستکردنەکەیەتی، های بە مەزبوطی دروستی بکەیت و دانانەکەی جوان بکەیت، هیچی لێ نایە. بە پێی شتەکان جیاوازە. ئێستا بۆ نمونەتەوە بینایەکێتە لا ماڵەکەیەتە لا هەیە ماڵەکە دوو قاتە، هەیە سێ قاتە، هەیە قاتە، جاری وایە بە هەفتەیە تەواوە بێ، جاری وایە بە 4 ڕۆژ تەواو بێ، جاری وایە 2 هەفتەی پێچێ ئیشەکە تا تەواویەکەی. دانانەکەشی لە ماڵەکان ئەوش بە 2 ڕۆژ هەڵی ئەواسی نەگەر زۆر بێ، کەمیش بێ بە ڕۆژە تەواوە بی. هەموو ڕەنگێکمان هەیە، ڕەنگەکان نەوتیمان هەیە، ڕەشمان هەیە، فیلیمان هەیە، فیلی سافمان هەیە، ڕەنگی میتالیکمان هەیە، کرێمی هەیە، سپی هەیە، هەموو ڕەنگەکان بەردەستە. بەس ئێستا زۆربەی کە خەڵک حەزی لە ڕەنگەکانە زیاتر ڕەش و میتالیک خەڵک حەزی لێ. ئەلەمنیۆمەکان بۆ نمونە ئاهەنی پێیەکەوێ یان دەستکێکە ئەشکێت، ئەچین چاکیەکەینەوە و زۆر احتیاجی. نرخەکان بە پێی جۆرەکانە. پلاسیکمانەیە، پلاسیکەکە هەرزانە، ئەلەمنیۆم نەوعی زۆرە، تا 28 دۆلارە ڕوا، سڵایتمانەیە تا 28 دۆلارە ڕوا. ئەلەمنیۆمەکە قەوسمان هەیە، گرانترە لە تەختەکە، تەختەکە هەرزانترە. جاوە مشتەریەکە کێتەوە سەر ڕای خۆی کوامەیانی بۆ دروستکە. دەستکی سمارتمانەیە، دەستکێکی زۆر چاکە، کوالێتی زۆر بەرزە، بەکارهێنی بۆ مەدخەل، زیاترین بۆ مەدخەل. دەڕابەی کارەباییمان هەیە، کوالێتی باشمان هەیە، بەکارهێنی دەڕابەش شتێکی زۆر مەزبوطە، خەڵک ئیسفادەی زۆر لێیەکە. وەکو شکل و شێوازی پەنجەرە و دەرگاکان، زیاتر پەنجەرە هەیە واجهەکەی حەزەکە سڵایت بێ، سڵایتەکە سکەیە، شتێکی زۆر معقول و زۆر جوانە. هەشایی ئەڵێ تاکێکم بۆ بکەرە ناوە ڕاستەوە تاکێ بێ. ئێستا ئەگەر بە ئەلەمنیۆم بیکەی شتی سادە دایم هەڵبژێری جوانترە، شتی قەرەباڵغ بۆ واجهەی بیناکە و زۆر ناشاس دەرەچێت.
بە زیاتر هینی خەڵک و مشتریەکانمان زیاتر سڵاییکە بۆ واجهێنی ناکە. نەخشوونیگار بەس لە مەدخەلمان هەیە بە ڕۆکپەناڵەکرێ شتێکی زۆر چاکی نایە بە شوشەش نەخش دەرەکەین بە توڵی کارۆلاش ترەوە مشتریەکە ئایزانێ کوام نەخشەی بە دڵە ئێمە بە دووی مشتریەکە. ڕێنماییم بۆ هاوڵاتیان ئەوەیە کە ئاچنە شوێنەکان بەڕاستی شوێنێکی باش هەڵبژێرن بۆ دروستکردنی دەرگاو پەنجەرە چونکە تۆ شتێکی کەم نییە دەرگاو پەنجەرە ڕاستێکێت بۆ ماڵەکان ئەبێ شتێکی وە لە شوێنێکی وا بیکەن ئیسفادەی لێ بکرێت ئەم ئەلەمنێمە چونکە هەشە هەر دروستیەکە بەس لەوانەیە بە خراپی دروستیکە ئیسفادەی لێ نەکەیت. گرنگترین شت لە میشەی ئەمە ڕاستەکەی سلیکۆنە سلیکۆنەکە ئەبێ زۆر چاک بێت بۆی تووشی لێ هەوا و لێچوونی ئاو نەبێت. سلیکۆنی ئەسلی بەکارێنین باشترین سلیکۆن بەکارێنی نە ئەتەقێ زمانی 15 ساڵی هەیە سلیکۆنەکەمان ئەبێ کوالێتی چاک بەکاربێنی چکا بۆی خەڵک تووشی زەرەر نەبێت ئیسفادەی لێ بکە. No, it's